ئەو کەسەی کە خۆی کەسێکی ئاینی بێ بۆ نمونە ئەنووسێ ئەم کتێبانە حش سوودێکی نییە بڕۆن بەس تەنها قورئان بخوێنەوە یا کتێب ئاینیەکان بخوێنەوە نەوە گوشتەکانی تر. لە پێشانگای کتێبم لە زانکۆی گەرمیان ئەم پێشانگایە بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوامە بێت. ئەوەی جیاوازن ئەم پێشانگایە بۆردێک دانراوە لەلایەن سەرپەرشتیارانی پێشانگاکەوە قوتابیان و ئەوانەی خوێنەران دێن هەر پێشنیارێکیان هەبێت. دوو بەشە بۆردەکە پێشانگای کتێب لای تۆ چیە گەێنێت و پێشنیاری کتێبێک کە بۆ هاوڕێکە دیتر قوتابیانیش دێن لێرە هەر کەسە بۆچوونی خۆی ئەنووسێت و لەسەر ئەم بۆردە دایانێت. من ئەمەوێ هەندێک لەو بۆچوونانتان بۆ بخوێنەوە کە لەو بەشێکان ئەڵێت پێشانگای کتێب لای تۆ چیە گەێنێت. یەکێک نووسێتی کتێب فێری قسەکردن دەکات، یەکێک نووسێتی کتێب خوێنەری نییە، یەکێک نووسێتی هیچ هەرێکی و بۆچوونی جیاوازی نووسیوەوە ئەوانەی کە پێشنیاری کتێبیان کردو بۆ هاوڕێکانیان کۆمەڵێک ناوی کتێبیان نووسیوە. من ئەمەوێ بۆ قسەکردنی زیاتر سەرپەرشتیاری پێشانگاکە وەرگرم. مامۆستا نەوزاد سڵاو لێبێ، چۆن بوو بیرۆکەی ئەم بۆردەتان بۆ هاتووە؟ سڵاوی خوا لەوێش بەخێر بێن، بە خێراتنی کەناڵەکەتان نەکەین. بیرۆکەی ئەم بۆردەیە وەڵی هەر وتمان با لە پێشانگاوە شتێکی جیاواز بکەین، وتمان ئاوا سەبورەیەک شتێک دێنین لەسەر شتێکدا ئەنین هەر ساڵی دوو پرسیار ئەنووسین. ئیسا ئەم ساڵ ئەم دوو پرسیارەمان نووسی پێشانگای کتێب لای تۆ چیە گەێنێ بۆ پێشنیاری چ کتێبەکەی بۆ هاوڕێکەت. بەڵام ساڵی پێشووتر دوو پرسیاری ترمان ئاراستە کرد. خوێندکارانیش زۆر پێیان خۆش وتیان ئێمە ئەتوانین بۆ ئەو شتەی کە لە دڵمانایە ناتوانین بە هاوڕێکەمانی بڵین یان بە ئێوەی بڵین، ئەتوانین لەسەر ئەو نووسینە بینوسین و بیدەندا ئەو سەبورەیە بۆ ئەوەی پەیامەکەمان بگەێنێ. ئێمەش هەڵیەکدین لای خۆمان هەروەکو یادگاریە، یعنی هین پاریشمان هەمووی هەڵگرتووە لای خۆمان شەی پارێزین لە زانکۆکانی تریشە بە هەمان شێوە، لە زانکۆی ڕاپەڕین، لە زانکۆی سێمانی، لە زانکۆی هەڵەبجە، هەر هەمان شت ئەەکەین. ئینشەڵڵا هەوڵ دەدەین دەواچێ بۆ ساڵانی تر ئەگەر بیرۆکەی ترمانیش بۆ بێت جگەل لە کتێبەکان هیتریش ئاراسەی لە دوو ساڵەیە کە ئەم پرۆژەیە ئەنجامەدەنم بۆردەدانن چ شتێکە بۆ چ نووسینێکە بۆ زۆر سەرنجی ڕاکێشابن؟ وەڵاهی ئیتر بۆ نەکەشتەکان ئەخوێنیتەوە ئەوەی کە لە بیرمان ما بێ شتی خۆش ئەنووسن و شتی ئەوەش ئەنووسن، ینی بۆ نمونە ئەو کەسەی کە خۆی کەسێکی ئاینی بێ بۆ نمونە ئەنووسێ ئەم کتێبانە حش سوودێکی نییە بڕۆن بەس تەنها قورئان بخوێنەوە یا کتێب ئاینیەکان بخوێنەوە نەوە گوشتەکانی تر. قوتابی وا هەیە نووسێتی ئێمە قۆناغی چوارین بەدەستی بەحس و خوێندنی کلاسەوە گیرمان کردووە چییە چۆن تااقەتی ئەومان هەیە و چۆن کاتی ئەومان هەیە بتوانین کتێب بخوێنینەوە. دانەیەتر ئەنووسێ بۆ نمونە ئیشی داخڵی کوا ئەتوانێ مەجای ئەومان بۆ بێڵێتەوە ئێمە بتوانین کتێب بخوێنینەوە. ئیتر شتی لەسەر ئەم بۆردە دوو نووسین لە نزیکی یەکەوە دانراون، هەردووکیان پێچوانیەکن، یەکێکیان ئەڵەیە کتێب خوێنەری نییە، ئەوەی دیکەیان ئەڵێت کتێب فێری قسەکردن دەکات. ئەوە و پێشانگای ناکەنەوە پێت وایە کتێب خوێنەری نەماوە؟ وەڵاهی بێژین خوێنەری نەماوە با بڵێن نزبەیە. ئەگەر جاران خوێنەر لە 180 وایە با بێژین ئێستا بۆتە 160. اینجا تەنها زانکۆکە یان ئەو شوێنێکی ئێمە پێشانگاگەی تیاکەینەوە ئەوە نابێتە قیاس. ئێمە لە ناو لە کتێبخانێکشی کەلارێکینەوە لە فیسیڤالەکان لە زانکۆکانی دیکە، بەڵام لە کەلارە ئەلحەمدولیلا یعنی لە چاو شارەکانی تریشە خوێنەر زۆرە و خوێنەر زیاترە. بەڵام ئەو قسەیە بەڕەهایی کراوە کتێب خوێنەری نییە وانە ئەی ئەو پێشانگایە ئاوها قەرەباڵخە ئەی ئەوانە و کتێبانە بۆ چیەکەڕن خۆ هەمووی نایکڕێ بۆی لە ماڵا بۆ جوانی دایبنێ. واتە خوێنەری کتێب لە کەلار لە چاو شارەکانی دیکە زیاترەوەی ئەوەندەی من ئەمە 10 ساڵە پێشانگای کتێبەکەمەوە لە کەلار هەم لە ڕووی خوێنەرەوە هەم لە ڕووی فرۆشی کتێبەکەەوە لە هەموو شارەکان زیاترە. باشە دەستەکان خۆش مامۆستا نەوزاد. وەکو بینیتان ئەم بۆردەی دانراوە ئەو قوتابیانەی کە دێنە ئەم پێشانگای کتێب لە زانکۆی گەرمیان کە کتێبێکە کڕن هەر وتەیەکیان هەبێ شتێک لە دڵیان نابێ لەسەر ئەم بۆردە ئەینووسن و دایەنێن وەکو یادگاریەک سەرپەرشتیاری پێشانگاکە ژۆک و باسی لێوە کرد ئەوان ئەو نووسینانە لای خۆیان هەڵەگرن و ئەیپارێزن.